ترامپ لە ڕۆژی دووشەممە بیچەند و چۆن نکۆڵی لەوە کرد قەتکاری بۆ ڕۆسیە کردبیت پاشەوەی خۆی لادا لە وەڵامدانەوەی پرسیارەکە لە دەمی چاوپێککەوتنی ڕۆژ یەکشەمەیدا لەگەڵ فاکس نیوز. من قەتکارم بۆ رووسیا نەکردووە و خۆت لە هەر کەسێکی تر باشترەوە دەزانیت. نەکرد تەنها بۆ رووسیا کارم نەکردووە بەڵکو تەنانەت شەرمە تۆ پرسیارە دەکەیت لەبەر ئەوەی لەو بڕواایەدام درۆیەکی زۆر گەورەیە. نیکۆڵی توندی سەرۆک ترامپ لە وەڵامدانەوەی راپۆرتی نیویۆرک تامزا بووە کە FBI دەست بە لیکۆڵێنەوەیەکدا کردووە ئاخۆ سەرۆک لە جیاتی رووسیا دەست بە ئەمریکا کاری کردووە پاش ئەوەی بەڕێوەبەری FBI جیمز کۆمی لە ساڵی 2017 لەسەر کار لادا. واشنگتن پۆست هەروەها ڕایگەیاند گوایە سەرۆک وردی وتۆژەکانی لەگەڵ سەرۆک ڤلادیمیر پوتین لە چەندین کۆبنەوەدا بە ئەنقاس شاردووەتەوە. دوودڵی سەرۆک ترامپ بۆ ڕخنەگرتن لە ڕێبەری ڕووسی و لێکڕێنەوەکان لەوارەی دەستێکەڵاوی رووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 بۆ یارمەتیدانی داناڵد ترامپ بۆ بردنەوەی سەرۆکایەتی سەر لە نوێ سەرنجی پێدەدرێ. تۆ دەزانی پرسیاری زۆری هەیە بۆیە ئەوەندە بەتوندی لەگەڵ ڤلادیمیر پۆتیندا قسە دەکات. دیموکراتەکان هەروە پرسیاری هۆی بریارەکانی ئەم دوایی بەڕێوەبەرێتەکەی کرد بۆ کێشانەوەی هێزەکانی وڵاتی یەکگرتووەکان لە سووریا لە ڕۆژی دووشەممە سەرۆک شەرمەزاری کۆمی و ڕێبەرایەتی پێشووی FBI کرد و بەوە تاوانباریان دەکات بە لەبازکردنی سەرۆکایەتەکەی. ئەو کەسانی لێکۆڵینەوەکان دەکەن کەسانێک بوونە دەستگیر کرابوون و بەوە ناسراون کەیچ و پوچن دەکرێت بڵیت پۆلیسی پیسن. کۆشکی سپی دەڵێت تونتر لەگەڵ رووسیا بوونە تاکو ڕابردوو و 272 گەماڕۆی سەپاندووە لە پەیوەندی بە رووسیاوە. کۆشکی سپی هەروەها شەرمەزاری ئەو سەرچاوەی کرد لە کۆمەڵگای زانیاریەکاندا کە زانیاریەکانی بۆ میدیەکان دزە کردووە.